ئێمە وەک زانایانی ئاینی لە خەمخۆریمان بۆ هەموو لایەک و هەستکردیمان بە بەرپرسیارەتی وەک هەمیشە بۆ خەڵق و خاک وا دەبینین هەموو تواناکان بە ئاڕاستەی چارەسەرکردنی سەرجەم قەیرانەکانی کەڵەکەبوو بخەینەگەر کە بڕوامان وایە سەرجەم قەیرانەکان بەهۆی هەستنەکردن و بەرپرسیارەتی و هەستنەکردن بە بەرپرسیارەتی و گوێنەدان بە خواستەکانی هاونیشتیمانیان و جەماوەری ستمدیدەی میلەتەکەمان سەری هەڵداوە تا کار گەیشتەوەی کە ئێستا ڕق و تووڕەیی جەماوەر بەم ئاسەی ئێستا گەیشتووە بۆیە ئێمە لە یەشەتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان لقی سلێمانی ڕای دەگەێنین یەکەم هاونیشتیمانیان و فەرمانبەرانی هەرێم بەگشتی شایەنی سزا و سیاسەتی برسیکردن نەبوون کە بەسەریاندا سەپێنراوە دووەم داواکاریەکانی جەماوەر بە هەموو چین و توێژەکانیانەوە ڕەوا حەقن بۆیە ئێمە وەک زانایانی مینبەر و میحرابی مزگەوتەکان پشتیوانی سەرجەم داواکاری هاوڵاتیانین و دەنگی خۆمان دەخینە پاڵ دەنگی هاونیشتیمانیانی بەژمەینەتی کوردستان سێەم ئێمە وەک هەموو جار دەسەڵات بە بەرپرسیاری یەکەم دەزانین لەسەر هەڵدانی قەیران و نەهامەتیەکان خەڵکی کوردستان ئێستش تا کار لە کار نەترازاوە بەدەم سەرجەم داخوازیەکانی هاوڵاتیانەوە بێن چوارەم داواکارین لە هاوڵاتیان و سەرجەم چین و توێژەکانیان بۆ بەدەستێنانی مافەڕەواکانیان و دەربڕینە ناڕزاییەکانیان و خۆپیشاندانەکان دەبێت بە شێوازێکی شارستانی و مەدەنیانە بێت و دوور بێت لە هەموو جۆرە تند و تیژی و شێوازێکی نەخوازراو وەک دەستبردن بۆ سووتاندنی فەرمانگە و بارەگاکان و بارەگا حیزبیەکان و شوێنەکانی تر خۆیان بە دوور بگرن لە هەر زەرەر و زیانگەاندنێک بەسەر و ماڵی هاوڵاتیان و فەرمانگە و دام و دەستگا حکومی حیزبیەکان و دەستگاکانی ڕاگەاندن بەبێ جیاوازی پێنجەم هێزە ئەمنیەکان و جەماوەری یەک جەستن بەشەکانی ئەم جەستەیە بەگشت یەکدا نەچنەوە و چونکە هەر خوێنێک ڕژا قەرەبوو ناکرێتەوە و زیانەکەی لەم نیشتیمان و نەتەوەیە دەکەوێت